بسم الله الرحمن الرحيم. من دكتور زانا معروف شيخاني هەڵگەری بڕوانامەی دکتۆرا بۆرد نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ و نەخۆشیەکانی پرۆستات و نەزۆکیی پیاوان. ئەمڕۆ دەمەوێت چەند ڕێنمایەک بدەم بەو کەسانەی کە خاوەنی یەک گورچیلەن، جا بەهۆی زگماکەوە بێ یان بەهۆی نەشتەرگەریەوە بێ بوونە بە خاوەنی یەک گورچیلە. یەکەم ڕێنمایم ئەوانەیە بۆ ئەو کەسانە کە درێغی نەکەن لە ئاو خواردنەوە. دووهەمیان کاتێک هەستیان بە ئازاری گورچیلە کرد و ڕەنگی میزیان گۆڕا یان لەرزوتایەکیان هەبوو، باشترە سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆ وەرگردنی چارەسەری خێرا. سێهەمیان ئەوەیە کە دوورکەونەوە لە کۆمەڵێک وەرزش کە ئەگەری هەیە زەبر بە گورچیلەکەی بگەنێ، لەبەر ئەوەی باش بزانین ئەو خاوەنی تەنها یەک گورچیلەیە ئەبێت زۆر ئاگداری بێ. چوارەم پابند بێ بەو ڕێنمایی کە پزیشکی پسپۆر بۆی داناوە کە سەردانکردنێکی منەظەم کە 6 مانگ جارێکە یان ساڵی جارێکە سەردانی پزیشکەکەی بکات. بۆ نمونە چارەخوازێکمان چەند ڕۆژێک پێش ئێستا سەردانی کردین، ئازاری گورچیلی هەبوو کە خاوەنی هەر ئەو گورچیلەیە و یەک دوای ئەوەی کە هەستی بە ئازارەکە کردووە ڕاستەوخۆ سەردانی کردین. ئێمەش لە کلینیکی تایبەتی خۆمان پشکنینی تاوامان بۆی کە دەرکەوت کە دوو بەردی هەیە، بەردێکی لە بۆڕی حالبە و بەردێکی لە یەکێ لە ژوورەکانی گورچیلەیە. بۆیە بڕیارمانداوە نەشتەرگەری بۆ بکەین و هەردوو بەردەکە لابین. فەرم و ئێستا ڕاستەوخۆ لە ژووری نەشتەرگەریەوە وردەکاری نەشتەرگەرەکەتان بۆ باس دەکەین. بەڕێزان، دوای ئەوەی چارەخوازەکەمان لە ڕێگای بێهۆشکاری گشتیەوە خەوتووە، توانیمانە بە ئامێری نازۆری ڕق بچینە ناو بۆڕی حالبەوە بەردەکە بە پاڵپشت بە لەیزەر بیشکێنین وردیکەین. دەبینن ئێستا ئەو پارچانە کەمترن لە 1 ملیم. دوای ئەوەی کە ئەو بەردە شکێنین بە ئامێرێکی تایبەتتر وەکو قوڵاب وایە، پارچەکان دەرێنە دەرەوەی میزڵدان و بۆڕی میز. زۆر گرنگە ڕێنمایەکان کە ئیشارەمان پێدا چارەخواز جێبەجێکە، بە تایبەت ئاو خواردنەوە کاتی ئازار و دوورکەونەوە لە دەرمان خواردن ناکرێ. ئەوانەی کە خاوەنی یەک گورچیلەن دەرمان بخۆن، بۆ نمونە هەر ئازارێکیان هەبێ یان سەرێشەیەک یان هەر ئازارێک دەزەنە دەرمان خواردن و بەبێ ڕێنمایی پزیشک. ئەوە دەبێنن ئێستا بە قوڵابێکی تایبەتە ئەو بەردانە دەرێنە دەرەوەی بۆڕی حالب. ئێستا بە ئامێرێکی نازووری نەرم دەچینە ناو ژوورەکانی گورچیلەوە. ئێستاوە بەردەکەی کە باسمان کرد لە ناو گورچیلەتی تقریباً قەبارەی 1 سانتیمە بە هەمان شێوە دەشکێنین. تەبان ئێمە زۆر گرنگە لەوانی کە خاوەنی یەک گورچیلەن باشتر وایە بە ڕێگای نازووری نەرم بەردەکان بشکێن و بتوێننەوە، لەبەرەوەی ڕێگای تر ئەوەیە کە کونکردنی گورچیلەکەیە ماکی خراپتری هەیە، ئەگەری هەیە تووشی نەزیف بێ ئەو بەو شێوازە ئەمەلیات کرێ. بەڵام نازووری نەرم ئامێرێکی تازەیە و شێوازێکی تازەیە بۆ چارەسەرکردنی بەردی ناو گورچیلە. ئێستا دەبێنن ئەم نەخۆشە دوای ئەوەی بەردەکەمان هەمووی شکان بەبێ ئەوەی کونیکەین، دواتر پشکنین بۆ هەموو ژوورەکانی گورچیلە دەکەین و هەمووی چێکەکەینەوە پاک بۆتەوە، هیچ بەردێکی نییە و دواتر قەستەڕەیەکی بۆ دانین کە ناسراوە بە سۆندەی بۆڕی حالب بۆ 3 هەفتە تاکو 6 هەفتەیە تێدا دەبێت و چارەخوازەکە الحەمدوللا ئێستا هەموو بەردەکان پاک بۆتەوە بەبێ ئەوەی کونکردن بۆ گورچیلەکە بکرێت. بە هیوای سەلامەتی بۆ هەموو. میهرەبانی، دڵسۆزی و